لە دژی بوونی هێزی تورکیا لە هەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستان ژمارەیەک لە چاڵاکان و لایەنگرانی هەدەپە لە هەرێم و تەفگەری ئازادی خۆپیشاندانێکیان لە شاری هەولێر ئەنجامدا. خۆپیشاندانەکە لە بەرزە پردی عەنکاوە تا بەردەم کونسوڵخانەی تورکیا بەڕێوە چوو. تیایدا بەشداربووان جگە لە نەڕازایی دەربڕین لە بوونی هێزی تورکیا لە هەرێم و لە ڕۆژئاوا نیگەرانی خۆیان دەربڕی لە دەستگیرکردنی هاوسەرۆکان و پەرلەمانتارانی هەدەپە. یەکخستنی تەواوی گەلان و لە پێناوی بەدیهێنانی مافەکانمان بە شێوازێکی دیموکراتیانە ئەوەی ئێمەی لێرەدا کۆ کردوێتەوە ناڕەزایی دەربڕینە بەرامبەر بەو سیستەمەی کە ئەمڕۆ ئاکەپە لە سەریدا ئەردۆغان پەیڕەوی دەکات بەرامبەر بە شێوازی ئەو سیستەمەی کە ئەمڕۆ گەلەکەمان پیادەی دەکات. لا خۆپیشاندانەکەدا کە نزیکەی 1000 کەس بەشدار بوون داوایان لە حکوومەتی هەرێم کرد بانگێشتی کۆنسوڵی تورکیا لە هەرێم بکات و فشار بخاتە سەر حکوومەتی تورکیا بۆ ئازادکردنی هاوسەرۆکان و پەرلەمانتارانی هەدەپە. یەکەم داوا لە حکوومەتی هەرێم دەکەین کە کۆنسوڵی تورکیا بان بکات و فشار بخاتە سەری بە مەبەستی ئازادکردنی هاوسەرۆک و ئەندام پەرلەمانی نانی هەدەپە و سەرۆک شارەوانیەکانی هەدەپە کردنەوەی دەستگا ڕاگەیاندنە کوردیەکان. دووەم پێویستە نەوەستین چونکە هێزەکانی تورکیا مەترسیە بۆ سەرباشووری کوردستان. سێیەم داوا دەکەین پێکەوە کار بکەین تاوەکو ڕێگری لە دەست درێژیەکانی تورکیا بکەین لە باشوور و باکوور و ڕۆژاوای کوردستان. بەشداربووانی خۆپیشاندانەکە پێیان وابوو بوونی هێزی تورکیا لە هەرێم دەبێتە هۆی دروستکردن و نانەوەی شەڕی مەزهەبی هیچ ڕۆڵێکی باشیش نابینێت. هەروەها نوێنەرانی هەدەپە لە هەرێمی کوردستان ڕایانگەیان دەوڵەتی تورکیا هەر لە سەرەتای قۆناغی ئاشتی و هەتا تێکدانیشی نیاز پاچی بەرامبەر کورد نەبووە. ئەم ترێ نەهێلایی و سەردانی و پشتگیریە خۆش بوو هەدەپە حتا نەهاجە بەردەوام دەکەن و حیا ئازادیا گەلێ مە ئازادیا رێ هەواڵێن مە ئازادیا سەرۆک و ڕێڤەبەرێن مە ئەس وێ باریە دەمەوێ بەردەوام بکێ. بەس گەلێ مە هەر چاربەشێ کوردستانê û bi cîhanê divê tiştekê baş bizane. Îro hêzê AKP li hemberî gelê Kurd taybet Bakurê Kurdistanê. Îro zulm û zordariya li ser HDP ne tenê li ser HDP ye. Ser hemû destketiyê gelê Kurdin. لا کۆتایی خۆپیشاندانەکەدا وەک ناڕەزایەتیەک بەرامبەر بەو کردەوانەی تورکیا بەشێک لە بەشداربووان وێنەی ڕەجەب تەیب ئەردوغان سەرۆکی تورکیایان سووتان لە ماوەی ڕابردوودا لەسەر دەستگیرکردنی هاوسەرۆکان و پەرلەمانتارانی هەدەپە بەشێک لە حیزبەکان نیگەرانی خۆیان دەربڕی و داوایان کرد پەرلەمانتاران و هاوسەرۆکانی هەدەپە ئازاد بکرێن. ڕێبوارکاکەی یەناقی هەولێر.